لە پاش ئازادکردنی شارۆچکەی فەلوجە و هەروەهاش ئەگەرەکانی ئازادکردنی شاری مووسڵ پێناچێت وەک ڕاوێژکاری سیاسی سەرۆکی عێراق دەڵێ قەیرانی ئاینزایی لە نێوان شیعەکان و سوننەکان کۆتایی پێبێت. فەرهاد عەلادین بە دووریشی نازانێت بۆ لەمە و دواش لە پاش شەڕی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی قەیرانێکی تر دروست بێ لە ناو عەشرەتە سوننەکانی عێراقدا. یەکێک لە کێشەهەرە گەورەکانە کە پێویستی بە مەسەلەی مصالحەی وەتەنیە، چونکە بە فعلی نەکەر عەشیرەت بەڵکو خێزانیش هەیە کەوا برایەک و برایەک داعش و برایەک دژی داعش شەڕی کردووە. یعنی لە گوندێک نیوەی گوندەکە سەر بە داعش بۆ نیوەکشی شەڕی دژی داعش کۆرەیە تاڵان کراوە لەلایەن داعش، خەڵکی لێ کوژراوە. ئەوە مشکلەیەکی یەکێک لە مشکلە زۆر گەورەکانی مجتەمەی عێراقی لە دوای شەڕی داعش. پرۆسەیەکی قورس و ئاڵۆزە، قورس و ئاڵۆزتر لە دۆسەی نێوان هەولێر و بەغدا. هەولێر و بەغدا دۆسیەکی وە ئاڵۆز نییە ئەگەر مقارنەی بکەی بە ئەوەیان بە مەسلەی ئەو کوشت و کوشتارەی لە ناو مجتەمەعی سوننە دروست کراوە. خۆشحاڵی ئێمە ئەوەیەکەوە بەغدا و هەولێر تووشی شەڕ و کوشتاری نەبوونە، بەڵام خەڵک برسی کرا. برسیبوونی خەڵک دەتوانین بڵێن یەکێکە لە کێشەکانی کە ڕوویدا لەسەر ئەو مەسلەی کە لە بەغدا و ئەو کێشانەی لە بینی بەغدا و هەولێرە. بەڵام لێرە پێویستی بە گفتوگۆیە، پێویستی بەوەیە کە هەردوو لادانیشن بۆی حەل بکرێت. جەنابەت وەکو چاودێرێکی سیاسی، هەروەها وەکو ڕاوێژکاری سیاسی سەرۆکی عێراقیش، ئەو خواستە لە بەغدا دەبینی بۆ چارەسەرکردن؟ بەغدا بە شێوەیەکی گشتی بڵێ، بەڵام لە بەغداش توندڕەوی هەیە، لە ناو سوڵتەی بەغداش توندڕەوی هەیە لەوەی کەوە بێزارن لەو وەزعی کە ئێستا هەیە، وا هەز دەکەن ئەوان کەەوە کورد زۆر زیاتری بەردەکەوی لەوەی کەەوە مستحقن. لە هەمان کاتیش کوردیش دەڵێ ئێمە حەق خۆمان وەرناگرین بۆی ئێمە نوتی خۆمان دەفرۆشین، کەواتە جیدالێکی سیاسیە هەردوو لا بۆ خۆی بەکاردەینی. بەڵام لە نهایەت هەردوو لا لەو باوەڕەدان کە پێویستیان بەیەک. بەڵام لێستا لە هەرێمی کوردستاندا هەوڵەکەیە بۆ سازدانی ڕفراندۆم و ئەگەری جیابوونەوە لە عێراق. ئەگەری جیابوونەوە نییە، ڕەفەراندۆم واتای جیابوونەوە نییە، ڕەفەراندۆم تەنها ڕاپرسیەکە کەەوە ئایا خەڵک دەیەوێت کوردستان سەربەخۆبی یان نا، بە تەنها پرسیارێکە کە دەکرێت و هەتا ئێستاش ڕوون نییە تەنانەت لەلایەنی کوردی و کوردستانی و لەلایەن حیزبەکانەوە مەسلەی سەربەخۆی چۆن چێ لە کام کات چۆن دەکرێت چێ هەپێ هەڵدەستی چ پرۆژەیەکەیە چ نەخشە ڕێگایەکەیە، ئەوانە هیچ هەمووی بە معەلەقی ماوەتەوە. بەڕاستی ئەوەی کەوا باسی ڕەفراندۆم دەکرێت تەنها قسەیە. حەیدەر عەبادی دەتوانێت ئەم شەڕانە هەمووی بەیەکەوە بکە، هەم شەڕی داعش هەم شەڕی دژی گەندەڵی و خۆ دەزانی ینی شەڕی دژی گەندەڵی لێدانی بەرژەوەندیەکانی کۆمەڵە گەورە کار بەدەست دەبێ. عەبادی سەرکەوتوو دەبێ؟ عەبادی کێشەکانی زۆر ئاڵۆز و قورسە و ئەو تەحەدای لە بەردەمێتی تەحەدایەکی کەم نییە، بەڵام هەوڵی داوە. ئایا دەتوانێت یان ناتوانێت بە تەنها پێی ناکرێت بە ئەکیدی ئەگەر بێت و هەماهەنگی لایەنەکانی تری لەگەڵ نەبی و لەو بابەتە کوردیش ڕەنگە دەورێکی گرنگ دەبینێت. تەنانەت ئێستا کە هاتنەوەی پەرلەمان و دروستبوونەوەی ئەو سازانەی ئێستا کە ڕوویدایە دەست پێشخەری کورد بوو. کورد پەرلەمانی بەغدا ڕێک دەخاتەوە، بەڵام پەرلەمانەکەی خۆی هێشتا کاران نییە و هێشتا لاوازە و هێشتا کەم و کوڕی زۆرتیە. وڵات جێگەی داخە، هەنی بەنسبەت ئەو پرۆسەی دیموکراسی لە کوردستان کەەوە پەچی کەوتووە زۆر بە نیگەرانی و خەڵک تەماشای دەکا، بە تایبەتیەوانەی کەەوە هیوایان بە دیموکراسی و پرۆسی دیموکراسیە. کاک فەرهاد زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جەنابتان.